سڵاوتان لەبێت. بارانەوە چەند ڕۆژەی ڕابردوو بەنداوی دیوانەی بەخێر کردووە. ئەمە لە کاتێکدایە لە ساڵی 2010 بڕیاری جێبەجێکردنی دراوە و کارکردن لە پرۆژەکەدا 5 جار بە هۆکاری جیاواز وەستاوە. بەنداوی دیوانەیە دەکەوێتە باشووری قەزای دەربەندی خان و بڕیارە بۆ کاری کشت و کاڵی چودی لێ وەربگرن. ئەم ساڵ 2 جار سەرڕێژی کردووە. ئێستا نزیکەی 19 ملیۆن و نیو مەتر سێجا ئاوی تێدایە. سلێمان محەممەد قایمقامی قەزای دەربەندی خان بە 1964 وت تا ئێستا ئەوان وەک لایەنی حکومەتی بەنداوەکەیان ڕادەست نەکراوە. ئاگادارن کە هەڵوەشانەوە و کێشە لە بەنداوەکەدا هەیە و لیژنەیەکیان پێکێناوە تاکەم و کوڕەکان دیاری بکرێت و چارەسەری بکەن. لەمە بەدواهات چێشخانەیەک لە دهۆک ئەو گۆشتەی لە خواردنەکان بەکاری دەهێنێت دیاری نەکات جۆرە گۆشتێکە سزا دەدرێت. ئەو بڕیارە لە سبەی یەکشەمەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەپێ بڕیارە نوێیەکە دەبێت چێشتخانەکان بە پۆستەرێک بنووسن ئەو گۆشتەی بەکاری دەهێنن خۆماڵیە یاخود هاوردەکراوە. ملت زرکی سەرۆکی لیژنەی بەدواداچوونی بازار لە قایمقامی دهۆک بە 1964 وت لە زۆربەی چێشخانەکانی دهۆک دیار نییە ئەو گۆشتەی بەکاری دەهێنن هاوردەکراوە یاخود خۆماڵیە. بۆیە بڕیارمانداوە دەبێت چێشتخانەکان جۆری گۆشتەکە دیاری بکەن. لە دوێنێ هەینیەوە باران و تەرزە بەرۆکی گەنمی گوندەکانی قەراجی گرتووە. بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵی مەخموری لیژنەیەکی بۆ زەرور و زیانەکانی بەرهەمی جوتیاران پێکێناوە. مەڕوان حسێن بەڕێوەبەری هۆبەی کوشت و کاڵی قەزای مەخمور بە 1964 وت کێڵگەی گەنمی هەریەک لە گوندەکانی قازی کەند، قەڵاتە سۆران، مەرزان و عەلیڕەش زیانی زۆریان بەرکەوتووە و لیژنەیەکیان بۆ پێکێناوە. غازی فەیساڵ جوتیارێکی گوندی عەلیڕەشەوە بە 1964 وت جوتیار هەیە هیچی بۆ دەرنەچۆ و هەیە نیوەی گەنمەکەی بێخێر بووە. هەر شاد بن.